نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. مەرجەکانی جێڕانەوەی واتای فەرموودە. لەم بوارەدا هەندێک لە زانایان لە کۆمەڵێک کەلومەرجی دیاریکراودا ڕێگەیان بە جێڕانەوەی واتای فەرموودە داوە. دەکرێت ئەو مەرجانە بەم شێوەیە ڕیز بکەین. ئەلف جێڕەرەوەی فەرموودە ئەلراوی پێویستە بە تەواوی مانە زاڵ بێت بەسەر زماندا. کەسێک کە زاڵ نەبێت بەسەر زماندا و ئاگاداری وردەکاریەکانی نێو زمان نەبێت، دروست نییە ئەو فەرموودە و دەربڕینانەی دە پێغەمبەری خواوە دەیگوێزێتەوە بە تێگەیشتنی خۆی ڕیوایەتیان بکات و بڵێت پێغەمبەری خودا وەهای فەرمووە. چونکە لە بنەڕەتدا کەسی ڕاوی پێویستە کەسێک بێت کە توانای بەسەر واتاشدا بشتێت و زاڵ بێت بەسەریدا. بە پێویستە ئەو وشەیەی کە جێڕەرەوەی فەرموودە بۆ دەربڕینی واتای فەرموودەکە دایدەنێت لە نێو سیاق و سیباغدا لەلایەن مامۆستایانی هۆشیار و شارەزا و زاڵ بەسەر زوبان و زانستی فەرموودەوە هەست بە جیاوازی نێوان ئەو دوو وشەیە نەکرێت و ئەو وشەیەی کە دادەنرێت هاواتای تەواوی وشە ئەسڵیەکە بێت و هەمان واتە بگەێنێت. جیم پێویستە تەنها لە کاتێکدا پەنا بۆ شتێکی لەم شێوەیە ببرێت کە شێوازی بنەڕەتی فەرموودەکە بە تەواوی لە بیر چوو بێتەوە. ئەمەش بە مەبەستی ئەوەی کە ئەو گەنجینەیەی لە سەروەرمانەوە بۆمان ماوەتەوە هیچ نەبێت لە ڕوانگەی ناوەڕۆکەوە لە فەوتان بپارێزرێت و بە گوێرەی دروشمی ما لا يدرك كله لا يترك جله. ئەو شتەی ناتوانرێت تەواوی لایەنەکانی وەربگیرێت ناکرێت بە تەواوی وازی لێ بهێنرێت، بتوانرێت هێندەی گونجاوە سود لە سونەت وەربگیرێت. یەک جیاوازی شێوازی دەربڕین لە نێوان فەرموودەکاندا. پێویستە لێرەدا ئاماژە بەو خاڵش بکەین کە بەدەر لە هاتنە نێو مەیدانی جێڕانەوە لە واتاوە هەندێک لە فەرموودە پیرۆزەکان بە چەند دەربڕینێکی جیاواز ڕێوایەت کراوە. بۆ نمونە فەرموودەی ئەلتەحیات کە ڕۆژانە لە نوێژە فەرزەکاندا دەیخوێنین یەکێکە لەوانە. ئەمە یەکێکە لەو نزایانەی کە وەک یەکێک لە سوورەتەکانی قورئان لەلایەن هاوڵە بەڕێزەکانەوە لەبەر کراوە و حەنەفیەکان لەگەڵ زۆرێک لە خەڵکی کوفەدا بەو ڕیوایەتە دەیخوێنن کە لە ئیمامی ئەوزاعی و سوفیانی ثەوری و ئیبن مەسعودەوە هاتووە کە ئەمە ڕیوایەتێکە جیاوازە لەو تەحیاتەی لەلایەن کۆی زانایانەوە بە باشترین تەحیات ناوبراوە کە ئەو تەحیاتەیە ئیمامی شافعی لە ئیبن عەباسەوە ڕیوایەتی کردووە. لەم تەحیاتەدا لە پاش ئەلتەحیات ئەلموبارەکات هاتووە و وەکانی نێوبەندیان نییە. جگەلەوە تەحیاتێکی دیکەشەیە کە حەزرەتی عومەر لەسەر مینبەرەوە خوێندوێتیەوە و تەحیاتی دیکەشن کە لە ڕێی فەرموودەی لاوازەوە ڕیوایەت کراون. هەندێک کەس با لە بەرچاوگرتنی ئەم جیاوازیانە دەکرێت بانگەشەی ئەوە بکەن کەواتە هاوڵان نەیانتوانیوە وشە بە وشەی ئەو شتانە لە سەروەرمانەوە صلی الله علیه وسلم گوێیان لێ بۆ لەبەر بکەن. جا ئەو شتانەی نەیانتوانیوە لەبەری بکەن یاخود لە بیریان چوەتەوە بە کۆمەڵێک وشە کە بەلایەنەوە گونجاو بۆ پڕیان کردوێتەوە. بەڵام ڕاستی بابەتەکە هیچ بەو جۆرە نییە، چونکە نوێش بە گوێرەی ڕیوایەتێک 3 ساڵ و بە گوێرەی ڕیوایەتێکی دی 5 ساڵ پێش هیجرەت فەرز کراوە و هاوڵە یەکەمینەکانی وەک حەزرەتی عومەر و ئیبن مەسعود بەلایەنی کەمەوە 10 ساڵ هەموو ڕۆژێک 5 جار لە پشت سەروەرمانەوە نوێژیان کردووە. بانگەشەی لەو شێوەیە واتە ئەو کەسە بلیمەتانەی بواری ئەزبەرکردن ئەلعیاذ بالله بخەیتە نێوچاڵی مرۆڤە گەمژەکانەوە. تۆمەتبارکردنی ئەم مرۆڤانە کە ئەوەندە ساڵ لە پشت پێغەمبەری خوداوە صلی الله علیه وسلم نوێژیان کردووە و بۆ ماوەی 23 ساڵ لەگەڵیدا بوون بەوەی ناتوانن شتێک لەبەر بکەن یاخود لە بیریاندا هەڵبگرن کە ئەمڕۆ منداڵێکی تەمەن 5 ساڵان پاش لەبەرکردنی هەتا مردن لە بیری ناچێتەوە. بیرکردنەوەیەکی ساویرکانەی وەهایە کە تەنانەت شێتەکانی تیمارخانەش ئەگەری بۆ دانانێن. ئەمە جگەلەوەی کە لە سەردەمی حەزرەتی ئەبوبەکردا کاتێک قورئان بە شێوەیەکی ڕەسمی لە شێوەی کتێبدا کۆ دەکرایەوە گەڕانەوە ئەنجامدراوە بۆ یادگەی ئەم مرۆڤانە و کاتێک ئاەتەکانی نێو لاپەڕەکان و یادگەی ئەم کەسانە بەراورد کراون هیچ جۆرە جیاوازیەک نەبینراوە. هەر بۆیە بانگەشەیەکی لەم شێوەیە سەبارەت بە فەرموودە هەڵگری ماهیەتێکە کە لە دەرەنجامدا پەنجەی تۆمەت بۆ دروستی قورئانیش ڕادەشێشێت.
دەبێت ڕاستی ئەم بابەتە بەم شێوەیە بێت. قورئانی پیرۆز وەک لە فەرمودە پیرۆزەکانیشدا ئاماژەی پێکراوە لەسەر 7 حرف دابەزیوە. لێرەدا هەڵناستم بە تاوتوێکردنی ئەو 7 شێوازەی قورئان. بەڵام وەک چۆن قورئان وەک ڕەحمەتێکی ئیلاهی بۆ ئەو گەلە ئوممیە لەسەر شێوازێک دابەزیوە کە گونجاوە بۆ ئەوەی بە 7 شێوە بخوێنرێتەوە، هەمان حاڵەت بۆ فەرمودە پیرۆزەکانیش دروستە. پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم گەر ئەو ئاەتانەی کە بۆی دابەزیون جارێک بە شێوازێک خوێند بێتیەوە، جارێکی دیکە بە شێوازێکی دیکە خوێند بێتیەوە، تەحیاتیش بە هەمان شێوە، جارێک بە شێوازێک فێری حەزرەتی ئیبن مەسعودی کردووە، جارێکی دیش بە شێوازێکی دی فێری حەزرەتی عومەری کردووە و جارێکی دیش بە شێوازێکی دی فێری ئیبن عەباسی کردووە. کەوایە وەک چۆن خوێندنەوەی قورئان بە 7 شێواز کە سەبعەت الأحرەفی پێدەوترێت دروستە، بە هەمان شێوە فەرمودە پیرۆزەکانیش دەکرێت لەسەر شێوازی جیاواز لە زاری پێغەمبەری خوداوە دەربڕدرابێت. لەم ڕوانگەیەشەوە دەتوانرێت بوترێت کە تەحیاتە جیاوازەکان و ئەو دەربڕینە جیاوازانەی تەحیاتیان پێوتراوەتەوە هەمویان هی پێغەمبەری خودان صلی الله علیه وسلم.